ئەی پێغەمبەر ڕێ پیشان دەری کۆڵنەدەر، ئەی ئاشتی خوازی مرۆڤ ویست، ئەی ئەو کەسەی وەک نمونەیەکی خواپەرست لەو جێگایەی ستەم ئەکرا کە مافی چەوساوەکان ئەخورا، کە هاواری ڕۆژپێستەکان سزا ئەدرا، کاتێ قەرزار مۆری کۆیلەیی پیانرا، کاتێ هەژار بە زۆر ملی ڕەنجی ئەبرا، لەو کاتەدا لە ڕەهێڵەی شەوی کوفرا ناڵەی هەژارت بیست. ئەی پێغەمبەر نێراوی خوای موژدەدەر، ئەی ڕابەری پەیامەکەم، پێغەمبەری ئیسلامەکەم، من دەنگێکم بیستراوم لە دوورەوە، دەنگێکم دێم لە وڵاتی سەد سنوورەوە، گوێم لێ بگرە ڕۆژمێرەکەم ئەخوێنمەوە، هەواڵەکان 2000 ئەڵێمەوە.